چەنێلەکە سابسکرایب بکەن زەنگوولەی تەنیشتێ دایگرن بۆ ئەوەی هەر کاتێ من ڤیدیو نوێ بڵاوەکەمەوە ئێوە ئاگادار ببنەوە. بە ناوی خوا سلااو لە هاوڕان و ئازیزان، هیوام لەر شوێنێک بن ساخ و سەلامەت و تەندروست بن ئینشەڵڵا. دیسان من هاتماین هاتمەوە خزمەت ئێوە بوو پێشکەشکردنی ڤیدیۆیەکی تر لە زنجیرە ڤیدیۆکانی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، لە پیجی فێسبووکی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت، هەروەها لە چەنێلی یوتیوبی بەدەستهێنانی پارە لە ئینتەرنێت. هاوڕان ئەمڕۆ دیسانەوە سایتێکی تر بە ئێوە ناسێنم کە ئێوە ئەتوانن لەو وێبسایتەش دراوی ئەلکترۆنی یاخود هەمان دراوی دیجیتالی بیتکوین بەدەست بهێنن بەبێ بەرامبەر، بەبێ ئەوەی هیچ پارەیەک بدەن. هاوڕان من هاوشێوەی ئەم وێبسایتە زۆر وێبسایتی تر لە ناو چەنێلەکەم داناوە، ئێوە تەنها بە یەک سایت ناتوانن دراوی باش بەدەست بهێنن، دەبێت ڕۆژانە لە هەموو وێبسایتەکان بەشداری بکەن بۆ ئەوەی ڕێژەی سوودەکانتان ببەنە سەرەوە. بەڵێ هاوڕان بوو ناونووسین لەم وێبسایتەش من لینکێکم لە ژێرم ڤیدیۆی دانەوە لە دیسکریپشنی یوتیوب، کاتێک ئێوە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە ئەو سەفحەیە، بە لێرانە بچمە دەرەوە. بەڵێ هاوڕان کاتێکە کلیک لەسەر لینکەکە یەکەن دێنە لێرانە لەسەر ڕجێستێر کلیکەکەی، هەروەکو وێبسایتەکانی تر هاوڕان ناوێک، نازناوێک، ناوی باوکت، جیمەیل ئەدرسێک، وشایەکی نهێنی، دووبارە هەمان وشەی نهێنی، ڕەگەزەکەت لەبژێری ئایم نۆت ڕۆبات و ڕجێستێرەکەی. بەڵام چونکە من پێشتر ناونووسینم کردووە هاوڕان، من ئەچمە سەر بەشی لاگین و ئەو ناوەی کە نووسیتم لەگەڵ وشەی نهێنی ئایم نۆت ڕۆبات لێرانە ئەو بوشایەش پڕەکەم و دواتر لەسەر ئایکۆنەی کلیکەکەم. چونکە هاوڕان هاوشێوەی ئەم وێبسایتە زۆرە لە ناو چەنێلاوە ڤیدیۆم دروست کردووە، لێرانەش بۆ ئەوەی ڤیدیۆەکەی زۆر درێژ نەبێتەوە تەنها ئێوە ئەچنە سەر بەشی سارف، کاتێکە کلیک لەسەر سارفیەکەی لێرانە هاوڕان لە بەشی سارف ئایم نۆت ڕۆبات لەسەر ئایکۆنە کەسکەی کاتێکە کلیکەکەی. بەڵێ هاوڕان هەروەکو وێبسایتەکانی تر لێرانە لە بەشی با بکەمەوە ئەنگلیزی، لە بەشی سارف کاتێکە کلیک لەسەر سارفیەکەی تەنها پێویستە تۆ لەسەر ئەو ئایکۆنە کەسکەی کلیک بکەیت، لێرانە شەرت چەندە دەقەکەی زیاتر بێ، لێرانە ڕێژەی بیتکوینەکەی زیاترە، لێرانە کلیک لەسەر ئەو ئایکۆنەیەکەی. ئێستا سەفحەیەکی ترە بیتەوە، سەفحەی دووەم قەپات ناکەی هاوڕان، دەیتەوە سەفحەی یەکەم، هەروەکو بینن لێرانە چرکە کاتێکە سەفر بوو ئێستا سەفحەی دووەم کە بوویتەوە قەپاتەکەی و دەیتەوە سەفحەی یەکەم و دیسانەوە وێبسایتت هەدەتێ بۆ ئەوەی بچی تەماشام بکەی و دراوی دیجیتالی بیتکوین بەدەست بهێنی. بۆ ڕاکێشانیان پارەش هاوڕان ئەچیتە سەر بەشی ڤیدراو لێرانە، کاتێکە کلیک لەسەر ڤیدراویەکەی کە من ڤیدیۆکم دروست کردووە و چۆنیەتی باشاریکردن لە حساب بانکی فاوسێت پێی کە لە ناو چەنێلەکە مەوجودە، ئێوە ئەتوانن بچن تەماشای ئەم ڤیدیۆش بکەن بۆ ئەوەی حساب بانکی فاوسێت پێیتان هەبێ. کاتێکە کلیک لەسەر فاوسێت پێیەکەی بۆ ڕاکێشانیان پارەی هاوڕێیان بگەیتە ئەو ڕێژە بیتکوینای بۆ ئەوەی بتوانی پارەکەت بە ئاسانی لەم وێبسایتەی ڕابکێشی. ئەوەش بەشی ڤیدراو بوو هاوڕێیان، لە بەشی بۆنوس ڤیدراو بەشی ڕێفرال سیستم هەیە، کاتێکە کلیک لەسەر ڕێفرال سیستمیەکەی لێرانە هەروەکو ئاگادارن لینکێک دەدەتێ، لینکی ڕێفرال هاوڕان تۆ بە کۆپیکردنی ئەم لینکەوە دابەشکردنی لەسەر ئەو کەسێک کاتوێ بە لینکی تۆ بێت لەم وێبسایتەی ناونووسین بکە. ئەو وێبسایتەی کاتێکە و هاوڕێت هەر چەند پارەی بەدەست بێنی 108 وەکو پاداشتە و وێبسایتە پاداشتت دەدەتێ. ئەوەش بەشی ڕێفرالز بوو هاوڕێیان
بەڵێ هاوڕێیان چونکە هاوشێوەی ئەم ڤیدیۆی گەلێک زۆرە لە ناو چەنێلان من ئەمویستم ڤیدیۆی زۆر بە کورتی بۆ ئێوە باس بکەم و ئێوە بتوانن لەم ڤیدیۆش ئەرزی دیجیتالی بیتکوین بەدەست بهێنن. هاوڕێیان هەروەکو گوتم ئێوە تەنها بە وێبسایتێک ناتوانن بیتکوینی باش بەدەست بهێنن یاخود دۆلاری باش، ئێوە دەبێت ڕۆژانە لە چەندین وێبسایت بەشداری بکەن بۆ ئەوەی زیاترین ساتوشی یاخود هەمان بیتکوین دۆلار بەدەست بهێنن. بەڵێ هاوڕان سوپاس بۆ ئێوە کە تاکو ئێستا بینەری ئەم ڤیدیۆی بوون، سوپاسی ئێوە یەکەم. هەر ڕەخنە پرسیار کامنتێکە بوو لەژێر ڤیدیۆ یا لە چەنێلی یوتیوب بووم بنووسن من بە چاوان جوابتان نەدەمەوە. تا ڤیدیۆیەکی تر، سایتێکی تر، فێرکاریەکی تر هەمووتان بەخۆی گەورە سپێرم. خواتان لەگەڵ.